یەکێک لەو کەسانەی کە هێلکە گونێکی خۆی فرۆشتووە لە ڕێگەی تەلەفۆنەوە نهێنێکەمان بۆ ئاشکرا دەکات. ئەو نهێنی ورد و سیر و سەمەرەمان بۆ باز دەکات. کاکە سڵاوت لێبێ. سوپاست دەکەم کە ڕێگەتدا یان دەرفەتت بۆ گونجانین بۆی کە قسە لەگەڵا بکەین لەسەر ئەو حاڵەتەی کە بە بەڕێستانمانوت. سەرەتا مەمنونم. پێمان بڵێیت ئێوە تەمەنی بەڕێستان چەندە؟ من 34 ساڵم. 34 ساڵی. خەڵکی شوێیت. ئەڵبەت بینەر و بیسەری تۆپستۆری ناو و تەمەن و ئەوانەی لای من هەیە، بەڵام جارێکتر دەیڵێمە بۆی ئێوە جۆتان لێ بێت یا بزانن. بەڕێزت لەکوێدا دانیشیت؟ لە عەربەت دانیشتم، بەسەر لە سلێمانی دانیشتم. ئێستا لە سلێمانیت؟ باشە. چۆن بڕیارتدا یەکێک لە هێلکە گونەکانی خۆت بفرۆشیت؟ دەکرێت بۆم باس بکەیت ئەوە چی بوو کە پاڵی بە تۆنا وا بکەیت بڕیارێک بدەیت یەکێک لە هێلکە گونەکانی خۆت بفرۆشیت؟ من لەگە برادرێک ئیشمانە کرد، سکرامان لە وڵاتی دوبەیەوە هێنا سلێمانی. بەڵێ. زەرەرمان کرد. بەڵێ. ئەیتر ئەو تواناوی مادی باشتر بوو، توانی موسیتر بەسەر ئەو زەرەرە، بەڵام بەداخۆ نەمەتوانێت ئەو قەزانم دمەوە. بۆیە ناچار بووم دوای ڕێگایەکی ترا بکڕم. بەڵێ. ڕۆژێک لە فەیسبووکەوە بینیم باسیەوە نەکرد کە لە وڵاتی ئێران ئەتوانێت یەکێک لە هێلکە گونەکانی خۆت بفرۆشیت و پارێکی باشەکە کە ئەو کاتە بڕی $700 جاری کردووە. باشە. پەیوەندیەکەت لە هەرێمی کوردستان دروست کردیان لە کۆماری ئیسلامی ئێران، یعنی چۆن مەسەلەن تەواصلەکەت چۆن بوو؟ ڕێگەی فەیسبووکەوە بوو. دوجار چووە وڵاتی ئێران. باشە. لە ڕێی فەیسبووکەوە وەکو گروپ بوون یا وەکو شەخص پەیج بوو یان ئەکاونت بوو، چۆن بووەوە؟ نەخێر لە ڕێگەی هەر لە ڕێگەی فەیسەوە بوو. ناوم بۆ ناردن و ئەوان دوای ئەوە ئەدرێسێکیان بۆ ناردم. ڕۆژی یەکەم نەهاتن، پێتر نامە بۆ ناردنەوە دالوردنیان کڕوتیان شوێنەکانمان کێشیتیایە، ئەبێ ئێمان لە شوێنێکە نەشتەرگەریەکە بۆ بکەین کە گونجاوێت و نابێ خەڵک پێویستانێت، چونکۆ نەشتەرگەریەکی تایبەتە. دوایەوە کە لە چووە نەخۆشخانەکە لە کوردستان یا لە ئێران؟ نەخێر لە تاران. باشە. پرسیار نەبوو بۆ تۆ بۆچی ئەم نەشتەرگەریە لە کوردستان ناکرێت بۆ لە ئێران دەیکەن؟ بنەوەی کە وەلامەوە گرین و ئەو پارێ وەرگرم و ئەو نەشتەرگەریە کەس پێی نەزانێ. تۆ ناترسای پارەکەت پێنێن دوای نەشتەرگەریەکەش؟ زۆر قەلەقیەوە بوو. قەلەق بوو؟ زۆریش. باشە. مەعامەلەکەتان چۆن بوو؟ باسی مەعامەلەکەم بۆ بکە. ئەوان سەرەتا بەڵێنی حەوت دەفتەریاندا. باشە. بەڵام دوای ئەوەی فحوسات وشتیان بۆ کردم. لەکوێ بۆیان کردی؟ فحوساتیان لەکوێ بۆ کردیت؟ هەر لە نەخۆشخانەکە، بەڵام بە شەوان ئیشەکانەکرا. بە شەوان؟ ئەوانە موعیدەکانی ئەوەکەوێتە شەوەوە. نەشتەرگەریەکان بۆ کردم وتیان ناتوانین $700 پێدەین، چونکە هێلکەدانەکانی تۆ نەخۆشیتیایە. هەستە دەکەن ڕاستەکەن؟ هەستە دەکرد ڕاستە لەگەڵاکەن؟ باشە. ئەوەی کە مەعامەلەکەی لەگەڵا کردی کورد بوو، خەڵکی یان دانیشتووی هەرێمی کوردستان بوو؟ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو. بەڵێ. خەڵکی مەریوانم، بەڵام بڕوام ناکرد کە خەڵکی مەریوان بێ. بەڵێ. چەند کەس کەسێک کە بازرگانیم لەگەڵا کردو. تۆ مەعامەلە و لەگەڵ چەند کەسا کرد؟ یەک کەست ناسییان چەندێک؟ یەک کەسێک ئەناسی، وەڵام خوان سێ کەس بوون. سێ کەس بوون. دوانەکەی دیکەش کورد بوو؟ نەخێر. کورد نەبوو. باشە. دەتزانی کامە نەخۆشخانەیە کە تۆیان بردووە بۆ ئەوێ؟ نەخۆشخانەکە دووتیان نەخۆشخانەیەکی ئەهلیە و زۆربەی عێراقیەکان دێنە نەخۆشخانەیە. باشە. تلو نەخۆشخانەیە نەشتەرگەریەکە بۆ کرا. باشە. چەندی پێچوو ماوەی نەشتەرگەریەکە؟ 12 ساعت. 12 ساعت. تۆ بێهۆش بوویت، ئاگات لێ نەبوو؟ نەخێر. کەست لەگەڵا بوو وەکو کەسوکاری خۆت؟
تەنها هاوڕێیکی نزیکم لەگەڵا بووم پێشش قسە لەگەڵ ئێوەکەەوە هاوڕێم هەر لەگەڵا باش تۆ نەخشی لەگەڵ کرد تۆ پێم بڵێ خێزانداریت بەڵێ خێزانداری باشە دوو منداڵیشت هەیە بەڵێ دوای ئەم نەشتەرگەریە جارە پێم بڵێ کەی مانگی چەندی ساڵی چەند نەشتەرگەرێکت بۆ کرا من مانگی یاڵسەی ساڵی 2010 نەشتەرگەرەکەم کردووە مانگی 11 ساڵی 2010 دوای نەشتەرگەرێکە هیچ مزاعفاتێک لە توا ڕووی داوە توانای سێکسید یا هیچ شتێکی لەم بابەتە بەسەر تۆ هاتووە بەڵێ بە دڵنیاییەوە چیت لێ هاتووە بە کورتی بۆم باس بکە سێکسن زۆر لاواز بووە لاواز بووە کاریگەری دەرونی مەسەر زۆرە مەسەلەن چۆن چی لێ هاتووە دەروونم زۆر ماندووە چونکە فێڵیان لێکردم و پارەی کە پێیاندام ئەوە نەوە کە خۆمەوە کردە قوربانێ زۆر خەشیمانم پەشیمانیت زۆر خەشیمانم ئەکرا چاوەڕێ بکەم یا خام قەرزەکان بۆم خەنەسزنەوە زۆر باشتر بوو لەوەی کە خۆم خەم ئەم ژیانەوە کە زیندانە بۆم ئێستا زیندانە خێزانەکەشم بەردەوام کێشەمای لەگەڵ ئەوەش بەشێکی ترە لە ناخۆشیەکانی ژیان کێشەتان هەیە لەگەڵ خێزاندا خێزانە دوای نەشتەرگەرێکە پێی زانیت سەرەتا پێی نازانێ ئەو هەرێودم کەم و کوڕن چییە کە تۆ حەز ناکەی لەگەڵ ماویت و تۆ وەچی بۆ پارە وا خۆت تاقەت کردووە بەڵێ من دوای کە ڕاستیەکانم پێوت ئەو سەرەتا ماڵی وەجێشت و وتی نابوو ئەو دوو کردە بەڵێ بەڵام دواتر بۆ خاطری مناڵەکان گەڕایەوە بەڵام کێشەکان وەردەوامە بەڵێ دەستان خۆش بێت زۆر سوپاس بۆ بەڕێستان بینەر و بیسەری تۆپسۆری ئەوەی کە ئێوە گوێبیستی بوون ئەلبەت ئەم کەسی کە من ێستا قسەم لەگەڵا کرد لە ماوەی ڕابردووە ئامادە بوو بۆی کە بە ڤیددیۆ ڕوبەڕوو داریشین قسە بکەینەوەوانە بەڵام دیارە گرفتێک ڕوویدا یان پەشیمان بووەلەوە بۆیە پەنامان بردە بەرەوەی کە لە ڕێگەی تەلەفۆنەوە ئەم چاوپێکەوتە ئەنجام دێن زۆر سپاس